ئەم کاتتان باش بەڕێزان لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین تا کۆتای ئەڵقەیەم جارش لەگەڵمان بن. لە کەرەستەی بەکارهاتوو ئۆتۆمبیل دروست دەکات. سەرتاشێک لە ناو زەی بچووک و دەربەندی ڕانیا قژی موشتەریەکانی دەتاشێت. لە تێکەڵکردنی هونەری شێوەکاری و دارتاشی تابلۆی سەرنجڕاکێش دروست دەکات. السلام عليكم. كاكا او بتسنديه او قنفه بتسنديه زور نيس عليكي ئەمڕۆ هاتووینەتە یەکێک لە دوکانەکانی بازاڕی سوورچی شاری هەولێر. لێرە گۆرانی بێژ و حەیرانبێژێکی گەنجی ئەم شارە بە شێوازێکی زۆر تایبەت پێشوازی لە مشتریەکانی دەکات. ئەگەر ویستت لێرە شتێک بکڕی، ئەگەر داشکاندنیشت بۆ نەکرێ، بێگومان هەر حەیرانێکت بۆڵێ. دەرم دیاری لە دووڕا دیاری سندەش لە نازک و نازداری ئەمن بە زمانێ خۆم پێ دەرێم بەگزادە سەد جاران لە پیسەک لەکەی مێردان خەساری دەوزەدەم گۆمام عەچیم ڕەبیە و یەوسارەکە بە سەبەب کارێ من و حەیرانێ لە چاوان کۆرەبی لە دەستا سەقەت بی هەتا ڕۆژێ مردنێ لەو خۆ بەو دەردایی هایایی ئاخر ڕەبی پیرۆز بی. من تحسین کەریم لەشکری کەریم ناسراوم بە تحسین کۆلا، یەکم لە حەیرانبێژە گەنجەکانی دەشتی هەولێر و پیشەی من ئەشیای کڕینی کۆنەیە. سەرەتا لە ساڵی 2000ەکان لە بازار کارمە کرد، کاری حەمباری و شتیوە ئیدی هوردە هوردە خوای گەورە ئەو دوکانەی کردە قسمەت بەکرێ گرتومانە و کاری ڕۆژانەمان لێ دەکەین، ئەشیای کۆنە و شتیوایە. ئیشی ڕۆژانەیە مشتری دێ و ئێمەش بەڕووخۆشی قسەی لەگەر دەکەین و مەحمەلە و زاری واشە مشتری داوای حەیران دەکات، ئێمە دەڵێن بە حەیرانەوەیە. کەسێک هات دیار بوو قەنەفەکەی زۆر بەدڵ بوو، بەڵام نەگەیشتینەیەک نەیبرد. ئیدی ڕۆی خۆشم بە حەیران ناسراوم، ئیدی حەیرانەشی دەشتی هەولێرم بۆ وتی کاکە ڕازیم ئەیبەم، وتم پیرۆزت بێ. دەبم های فاتمە مەم کشەمەمای گمگمە میوانم هەر گوڵباخان هەرچەندە ئەشیاشتان نەکڕی، بەڵام من بەستێکی شاتان بۆ دەڵێم. هەرە لۆت نمام و لۆت نمام چیژە خاری میوانی 24م عەیران هاتیە بە دیاری هەندەگیرە سەردەکڕم دەچمەکن مام ڕوواری بە پێشماریاندا دەڕۆم دەرکەی قەمتەرێواری لاکە لە نێ ئەمنی دید دەشوشت قاپ و هیباری ئیشارەیدا کە نەڕۆم لای دەچەفیە و هیزاری مەم کۆرەی عینەن پەنیر سینجی لۆ کردم واری. ئەوەی کە بینیمان بەشێک بوو لە هونەری تەحسین کۆلا کە لێرەدا تێکەڵ بە ژیانی ڕۆژانەی دەکات، وەکو خۆشی باسی دەکات ئەگەر یارمەتی بکرێت و بتوانێت بەردەوام بێت خزمەتێکی باشی هونەری فولکلۆری کوردی دەکات. پیشەی دروستکردنی تەندورێکێکە لە پیشە کۆنەکان. هەرچەندە ئێستا تەکنۆلۆژیا پێشکەوتۆ زۆر ئامێری دیکە بەرهەم هاتوون بۆ دروستکردنی نان، بەڵام نەبووە ڕێگر لە بەردەم دروستکردنی تەندوری قۆر کە لە مووسڵ و گوندەکانی دەوروبەری خەڵکێکی زۆر بۆ دروستکردنی نان بەکاری دەهێنن. وەستا بابێ ڕەغیدی یەکێکە لەو کەسانەی کە ئەم پیشەی لە باو باپیرانیەوە بۆ ماوەتەوە، ئەو ئێستا باس لە چۆنیەتی دروستکردنی تەندوری قۆر دەکات. اسم التنور يسموه تنور الطين، يتكون الطين
ناوی تەندورەکە تەندوری قڕینە و لە قوڕ دروست دەکرێت لە قوڕ و کاو خوێ پێک دێت لەو لاترەوە قوڕەکە ئامادە دەکەین دواتر قوڕەکە دەهێنینە شوێنی کارەکە و بە پارچەکراوی دایدەنین دواتر دووسێ جار وەکو هەویر دەشێلین و تێکەڵاوی دەکەین ئەم ئیشە قوڕینە لە باب و باپیرانەوە بۆمان ماوەتەوە لە کۆنەوە بژێوی ژیانمان لەسەر ئەم کارەیە لە کاتژمێر 6 بەیانی تاک و کاتژمێردە ئەم کارە دەکەین قەبارەی تەندورەکانیش بچووک و گەورن و لەسەر خواستی خەڵکیش دروستیان دەکەین تەندور هەیە دەوەی نانەوەخانەکان گەورەترە والوسط واكو اكبر من الافران لاوەرزی هاویندا بەرزایەکانی ناوچەی مەرگەوەڕی سەر بە پارێزگای ورمی ڕۆژهەڵاتی کوردستان میوانداری ڕەوەند و ئاژەڵدارەکان دەکات. ئەو ناوچانە هەرچەندە دوورن لە ئاوەدانی بەڵام ڕەوەندەکان لەوێ ژیانێکی تایبەت بەسەر دەبن بە ستایلێکی تایبەت بەخۆیان. لەوێ کەس بێکار نیە و هەر کەسێک کاری خۆی دەکات تەنیا لە کاتی تایبەت و نان خواردندا خوانێک لەسەر سفرەیەک بێ کۆکۆیان دەکاتەوە. لێرە بژنێ منتەقە سەرملوک مەشهورە بە بوزی سینەوە سەرملوک لێرە بژنێ هۆوینەوەر ئەو جیایە کوجیە کو هۆوینێ دەست پێت کردن لە یەکێ هۆوینێ دەست پێت کردن حتا دو مانگۆ لێرە ئەمن مینم بە عنوانە هۆوینەوەر چند گوندێکی منتەقە مرگەوەر لە سەرملوکە استفادەت کەم بە عنوانە هۆوینەوەر کە کوێستانە جیەکێ هۆوینەوەریە زوومەژیت بێژنە چەند مۆڵێک چەند گروهێک چەند دەستەیەک کولقەرەوەیەکت دۆنێن بێژنەوە هەندە زوومە قەدیم دڵخۆهی بی دڵخۆهی یعنی مەسۆدە و کوێستانە ناتکردن کە ئەو چەرە و چێروانی کوێستانە یعنی بە سوورەتێکی چی بیتن کە مۆڵات استفادە لێ بکەن زوو تاتن و هەمە یعنی تشینۆتی و تو کڕێدا و پێپاست کردن وەلی ئەلان کە وەزعە چێترە و وەختێت بوو دەنۆنە تاریخ مشخصێت کرد بە هۆرەوەر چ وەخت بێتە چەڕاندن هەوینەوەر چ وەخت بێتە چەڕاندن یعنی ئەم پێ ڕۆزینە قۆنینەکە زوو جوانەژی مخابن نوکە سەرملوکی مەگەستیۆنێ بلی ئەوەی کو ئەم پاسداریە لێتکەن و بیە جیەکێ گەشتیۆریژی ئەو گەشتیۆریۆنە زێدە بێ ئەهمیەتێت کە نسبەت بە ئەوە نسبەت بە کۆنیۆ نسبەت بە ڕێکۆ زبل و ئەو تشتۆنە خڕنەوەکەن و زێدە مزۆحمە ئەو هەنجماعاتێت بیتن کە پاسداریەت کەن ئەوە مۆکینە ئەوە دەشیدە دەکەن دەخەوەماکەن دەکەی نەکەشە بۆ پەنیرژی هوتاوە لێ نۆکەن پەنیر هەتی نەبە بێدێت کەن و کەی نەپەنی
ئەوە لێت کەنکەینە سەرە شیر و کەینە کەشک و ئەوەش دی دەستە هژینکەینە ڕووی کەینە کەرە ئەوەش دیکەینە کەشک پێشۆ چ تشتێتونە گۆس نابی سەمەوەڕ نابی چۆر ساک بچکە بی نەوە فرەوەی ساک بچکە بین و کە کاپسولێت هەی سەمەوەڕێ هەی ئەلۆدنێ هەی هەمە تشتێ هەی بنەمانەیەکی چ تشتێت تو نابی تشتێمان خڕ ساک بچکە بی ئەم دەبێت دەدۆناس چۆ بۆی نەدەوەڕەوە خاسیەکەش خدای خاسی بات و بینێدی ئاشا بخۆ خاسیمە بەلێ خاسیێت تونوکە یە تەنگی فارقت کرد دیدا بس به نوش جانه ایوین ناکم یا خم گرانه تو خود یاره کابو من بجا کچ کت توی زمانه ایچه وفانه گەنجێکی دانیشتووی باریکەی سەر با قەزای شارە زۆر خۆلیای دروستکردنی ئۆتۆمبیلی هەیە و تا ئێستاش توانوێتی چەند جۆر ئۆتۆمبیلێک با پلێت و ئاسن و کەرەستەی بەکارهاتوو دروست بکات وەکو خۆشی دەڵێت کە بەنیازە لە ناوچەکەیاندا کارگەیەک بکاتەوە کۆمەڵێک گەنج کە خۆلیای دروستکردنی ئۆتۆمبیلیان هەیە فێری و جۆرە پیشەیە بکات. سەرەتا لە خولیایەکی مناڵی بوو وەکو هەموو گەنجەکیان هەموو مناڵێکی کورد کە حەزی زیاتر بە ئۆتۆمبیلە ئەو خولای لە مشکمدا بووە لە زمانێکی زۆر کۆنەوە لەو کاتێککە فامم کردوێتەوە حەزم بە ئۆتۆمبیل بووە بەڵام دواتر وردە وردە وام کرد کە بتوانم ئەم ئۆتۆمبیلانە دروست بکەم سەرەتا بە تەل دەسم پێ کرد دواتریش وردە وردە گۆڕا بە و شێوازەی کە ئێسەی بینن لە ئاسن و لە پلێتی زۆر ئەستور دروستیانەکەم و هەنێ جاریش معجونی سیارە کە بۆ سیارە بەکارهێنرێ بەکارهێنم تایە و بۆ یاخ و هەموو جۆرێکی سیاری گەورەیەکە. ئەگەرچی من خولیای مناڵیم بووە تا بتوانم کورد بگەێنمە ئەو پێشکەوتن و حەزارەتەی کە ئەمڕۆ لە ئەوروپایە بەرجەستەکرێ ئەم کارانە سەرەتا وەکو باسم کرد وەکو گەنجێتی و یان وەکو مناڵی بەکارمەهێنان بۆ وەکو بڵێ بۆ یاریکردن یان بۆ شتێکی جوان بوو زینەیەک لە ماڵە بەڵام دواتر بیرم لەوە کردەوە کە هەرێکێکیان وەکو نەخشە بەکاربێنین بۆ دروستکردنی ئۆتۆمبیلی گەورەتر کە گەنجگەلێکی زۆر لە ناو کووردا کاری هونەری و کاری دەسیەکەن بەڵام بەداخەوە تا ئێستا حکوومەت هیچ هاوکارێکی بۆیان نەبووە و نەمتوانیوە ئەو خەونەی کە لە مشکمایە بهێنن. سەرەتای شتەکانم ئەگەڕێتەوە بۆ نزیکەی 20 ساڵ لەمەوە پێش من زیاتر لە 20 ساڵە ئەم کارانە ئەەکەم ئەو شتانەی کە سەرەتا باسم کرد لە ئەوڵەوە سەرتا بە تەل دروستمە کرد یعنی بەس تەنها شێوەی ئۆتۆمبیلەکەم پێدا کە کۆمەڵک شتی سەرەتایی بوون بەڵام دواتر وردە وردە ئەو تەلە کاغەزم لیا و بۆ یاخمە کرد و شێوەی ئۆتۆمبیلەکەم پێدا پاشان گۆڕا بوو ئەوەی کە بۆچی بە پلێتی گەورە بێگومان هەموو عەشەکانی ئەکڕم بۆی و پاشان لە پرێسەکەم و هەنێ جاریش زۆرکی بەیکات بەدەست و ئەو شتانەی کە من بەکارهێنم تەنها پلایسێک و ئەو مەکینی لە حیمە و ئەم کۆمەڵە شتە سادەی کە ئەیبینن لە بەردەستانە یعنی نەمتوانیوە وای لێ بکەم کە وەکو پرۆژەیەک یان وەکو کارگەیەک هەم کۆمەڵە گەنج یایدا سوودمەند بێ و هەمیش بتوانین بیکەینە سەرچاوەیەک بۆ بژێوی ژیان. تا ئێستا نەمتوانیەوە وەک سەرچاوی داهات سوود لەم دروستکردنی ئەم ئۆتۆمبیلانە ببینم بەڵام بیرم لەوە کردبووە کە بیکەمە پرۆژێکی گەورە و کۆمەڵە گەنج تێیدا
فێر بکەم کە چۆن دروستەکرێ و هەروەها بیرم لەوە کردووە کە ئۆتۆمبیلی گەورەی تیا دروست بکەم لەو شوێنەی کە تایان بەڵام بەداخەوە بەهۆی کەمی ناڵم فەقیرم ینی پارەم نییە بەڵام ناتوانم بودجەیەکی زۆر بۆ پرۆژەیەکی زۆر گەورە تەرخان بکەم کە بتوانم خەڵک بێنم کاری تیا بکە بێگومان ئەو کارانە تەنها بە حکومە دەکرێت شتێک نییە کە وەکو معمەلێک تۆ خۆت بتوانی بە تەنها دایبنێ ئەم تراکتۆرە نیو هۆڵەندا ئەگەرچی شێوازەکەی لە یوتوب ڕام کێشاوە شێوازێکی جۆرێکی ترە بەس من هەوڵم نەداوە وەکو خۆی تەقلیدیکەم شێوازێکی با بڵێن خۆمم پێداوە کە ناڵم لەو جوانترە بەڵام ئەتوانم بڵم گۆڕانکاریم لە دیکۆرەکەی و لە شێوازێک کردو. جەلال چەند ساڵێکە خەریکی پیشەی سەرتاشیە و بۆ دڵخۆشکردنی مشتریەکانی لە کەشوهەوایەکی کراوە و سەرنجڕاکێشدا مشتریەکانی بە بەلەم دەباتە ناوەڕاستی زەی بچووک و دەربەندی ڕانیە و هەر لەوێ سەریان بۆ چاک دەکات. ئەو دەڵێت کەم بیرۆکەیە بیرۆکێکی تازە و سەرنجڕاکێشە هەرچەندە کە خەرجی چاکردنی سەری مشتریەکانی لە ناو بەلەم زیاترە لە ناو سەرتاشخانە بەڵام ئەڵێ پێشوازێکی باش لە کارەکەی کراوە خەڵکێکی زۆریش خوازیاری کارەکەی. من ناوم جەلال حەسەنە خەڵکی شارڕانیەمە و ئەمە نزیکەی 15 ساڵە کاری دەلاکی دەکەم و کارەکەی خۆم خۆش دەوێ و بیرم لەوە کردەوە کارەکەم زیاتر فراوانتر کەم و جوانتری کەم خاوەن مشتری خۆمم و بیرم لەوە کردەوە کە کارێک بکەم کە جیاواز بێت ئەو کارەش کە جیاواز بێت بیکەم لەناو بەلەمدا ئەنجام بدەم لەوێ کاری سەرتاشی بکەم و بە خۆشحاڵیەوە هاوڵاتێکی زۆر سەردام دەکا دڵی خۆشە بەو کارێک کە من دەیکەم و هەمیشەش ڕای جیاوازش هەیە هەندێک کەس شێ حەز ناکە بۆ ناو بەلەم و ئەو بەلەمەی کە من دەشی بەکاری دێنم و هەموو مەرجێکی سەلامەت تێدایە و هیچ مشکلێک تیان نیە و زۆر کات ئەو بەلەمەی کە بەکارێن زایدەن سورعەت ناڕوە و بە هێواشی دەڕوە و هەر لەر شوێنێک مەبەست بێ بمەوێ لەوێ بەلەمەکە دەوەستێت بۆی کاری جوانتر باشتر بۆ بکەم چونکە هەندێک کات تێشەپۆلی هەیە لەوێ بەلەمەکە دەوەستێت و کارێکی جوان و هێواشی بۆ دەکەم و ئامانجی من لێرەدا ئەوەیە کە کارەکەم جوانتر کەم فراوانتر کەم. لە من بەپێی کات هەوڵدەم بێم بۆێرە بۆ دەربەندیڕانیە دیمەنێکی جوانە و بۆیش ئێرەم هەڵبژاردووە شوێنێکی گەشتیاریە خۆشە خەڵکێکی زۆر سەردانی دەکات بۆیە ئێرەم هەڵبژاردووە بەپێی کات دێم بۆێرە و زایدەن لە ڕووی ژینگەشەوە لای من ژینگە زۆر گرینگە لای من ژینگە گرینگە و پاشەڕۆکەشی دەخەمە ناو کیسێکەوە بۆی ناو بەلەمەکە و زایدەنیش ئاوەکە پیس نەکەم بۆی نامەوێت ژینگە پیسکەم لای من ژینگەس لەسەری هەموو شتێکەوە. من هەفتەی جارێک دێم بە تایبەتی ڕۆژانی جومعە چکە ڕۆژانە هەز دەکەم گەشتیارێکی زۆر لێرە هەیە بوونی هەیە و قەڵەباڵغا و ئەو ڕۆژانە زۆر خۆشە جەوێکتری خۆشتری هەیە دوای نێوەڕان دێم ئەوە زۆر خۆشە. ئەوەی کە دێ بۆ لام حەزێکی زۆری هەیە بۆ ناو بەلەم حەز دەکات چکە بەڕاستی دیمەنێکی جوانە و کەشێکی خۆشە و کەشێکی ئارامە چکە بەڕاستی لە چوارچێوەی دوکان بیتە دەرەوە بۆ ناو بەلەم جیاوازێکی زۆری هەیە
لەوێ دوور لە سیاست لە دوکان و لێرە لە ناو کەشێکی ئارام سروشتێکی جوان بە دەنگێکی موزیکەوە دەتوانم سەری کەسەکە چا بکەم قژێکی جوانی بۆ بکەم بە پێی خواسی خۆی ئەو کەسەکە چۆن بێ من دەتوانم بۆ شوازە بۆی بکەم بە موزیکەوە بەگوێکردن لە موزیک بە ستایلێ بە شتێکی جوان بۆی بکەم. گەنجێکی خەڵکی شاری زاخۆی باشووری کوردستان لەگەڵەوەی کە لە ئەڵمانیا وانەی دارتاشی دەخوێنێت لە هەمان کاتدا خەریکی شێوەکاریشە لەسەر دار و چەندین تابلۆی جوان و سەرنجڕاکێشی دروست کردووە. کتێبخانەی شاری ئاهمسبۆرگ لە ئەڵمانیا پێشانگایەکی بۆ بەرهەمەکانی ڕەمەزان ڕەشید کردوتەوە، بەرهەمەکانیشی بۆتە جێگەی سەرنجی خەڵکێکی زۆر. أنا بوموي 4 سال ناس لألمانيا دجيم وأثناء قطابي مع القطاب خانة بيشي باش درتاشية. بله هر دست بی که من حسابی کو از کاریدور تاشیه بگم اوجی کومله گریو دست میکرد الحمدلله پیمانگه ها پیشه‌ای برای بچه دارتاشی مدرسه بگیر بو ما 2 سالانه بله بو ما 2 سالانه از ناو ده و وانه تایبت هبین خواست بی هنری وگیری دایی مثلا چون هر دبری ده مثلا بری 600 سال اف هنر هبیه هنر داری لسر کلوپل نافمالیت بهاگران و نوکه بردام بس بچکی کمه. دست بگی واسه بیا کوه کاریه که مثلا گنجان و گل حچی بهره که تایبت هبد بید گرنه دا کو پیش بچن و گید بچن دست بگی هر اوه بویا کو وانو دا خواست که کو از لور و چالاکی انجام بدم و موه و چالاکی دیوه کشد کو حیوانی و یاش میبم. لە ماوەی ڕابردوودا بە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین تا پێگەیشتنەوەی تر هەر شاد و بەختەوەر بن.